بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. ئەمڕۆ تەوەری باسی ڕۆژمان تایبەت کردووە بە هەوڵەکان بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردستان. ئێستا قسە و باسی هەرەگەرم لە باشووری کوردستان دامەزراندنی دەوڵەتی کوردستانە. پاشەوەی سەرکردایەتی سیاسی لە باشووری کوردستان بڕیاریدا هەنگاو بەرەو ڕیفراندۆم و سربەخۆی بەهابێژێ گرنگترین گفتوگۆ لە باشووری کوردستان ئەو مژارەیە و ئەم مژارە تەنیا لە باشووری کوردستان گرنگی و بایەخی نییە. بێگومان دامەزراندنی دەوڵەتی کوردستان کاردانەوەی زۆری لەسەر عێراق وەکو دەوڵەت دەبێ و کاردانەوەی لەسەر ناوچەکەش بە شێوەیەکی گشتی دەبێ، ینی کاریگەری هەرێمی دەبێ و لەسەر ئاستی جیهانیش بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆمەڵێک گۆڕانکاری دێنێتەکایەوە. پێشتر ئێمە قسەی زۆرمان کردبوو لەگەڵ سیاسیەکان، هەر حزبێک بە بۆچوونی خۆیەوە تێڕوانینی هەبوو لەسەر پرسی ڕیفراندۆم و سربەخۆیی. بەشی زۆریان پێیان وایە کە دامەزراندنی دەوڵەتی کوردستانی زەڕورە و پێویستێکی هەنووکەییە و ئەمە دەبێتە کۆتایی هێنان بەو هەموو نەهامەتیەی کە لە ساڵانی ڕابردوودا گەلی کورد ڕوبەڕووی بۆتەوە بۆ قسەکردن سەبارەت بە مژارە و تێڕوانینی ئەکادیمیستان، ئەوانەی کە شارەزان و لە ڕێگای تێڕوانینەکانی خۆیانەوە تەرحەکانی خۆیانەوە تێڕوانینی تایبەتیانەیە سەبارەت بە دامەزراندنی دەوڵەتی کوردستان گفتوگۆ لەسەر ئەم مژارە دەکەین. بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە میوانداری هەرێکە لە بەڕێزان دکتۆر حەمید بوزەرسلان مامۆستای زانکۆ لە فەڕەنسا کە ئێستا لە بەرامبەر منە لە ستۆدیۆی سنتەر میوانمانە بە خێراتن دەکەین دکتۆر حەمید. هەروە دکتۆر ساقی بارزانی مامۆستای زانکۆ لە ئەمریکا. دکتۆر ساقی بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. هەروە دکتۆر سامان سۆرانی دکتۆرا لە فەلسەفەویش میوانمانە بە خێراتنێکی گرمت دەکەین دکتۆر سامان. دکتۆر سامان، تۆ لە من نزیکتری لە تۆ دەست پێ دەکەم، پێم باشترە لە تۆ دەست پێ بکەم. سەرڕای ئەوەی دامەزراندنی دەوڵەتی کوردستان خواستێکی کوردستانیە، خواستێکی کوردیە، بەڵام زۆر جاران وا لێک دەدرێتەوە، ینی دروستکردنی دەوڵەتێکی کوردی لە ناوچەیەکە ینی لەم ساڵانی ڕابردوودا دیان کێشە و گرفتی هەبووە. بە تێڕوانینی ئێوە دامەزراندنی دەوڵەتی کوردستان کاتەکەی گونجاوە؟ ئەلبەتە ئەتوانم بڵێم هێشتا درەنگە دەبواە زووتر ئەو دامەزراندنە هەبواە، چونکە ئێمە وەکو گەلێک مافی سروشتی خۆمانە کە خاوەندی حکومداری خۆمان بین و هەروە خاوەندی سەروەری خۆمان بین. ئەمە مافێکە کە لە جارنامە مرۆڤیە نێودەوڵەتیەکان بە ئەشکرا ئاماژەی پێکراوە. لە ناوچەکەدا گۆڕانکاری بنەڕەتی هاتۆتە کایەوە، بە تایبەتی لە پاش بەهاری عەرەبی و پاش سەرهەڵدانی دیاردەی توندڕەوی وە تێرۆریستی دروستبوونی ڕێکخراوی ئەلقاعیدە و تەنزیمی داعش و دامەزراندنی خلافەتی ئیسلامی ناوچەکە گۆڕانکاری بەسەرا هاتووە و لەم گۆڕانکاریانە پێویستە ئێمە بتوانین خۆپارێزی ئەنجام بدەین بەوەی کە سەروەریمان هەبێت. ئێمە بینیمان کە چۆن حکوومەتی عێراق نەیتوانی سنوورەکانی ئێمە بپارێزێت و نەیتوانی پارێزگاکانی خۆی بپارێزێت. ببوورە دکتۆر، ینی تو ینی باست لەوە کرد کە دەبا زووتر ڕامان بگەین بە هەوڵمان بۆ دابە، یانی مەبەستە چییە پێشەوەی داعش بەهات بە؟ ئێمە وەکو چۆنەڵێت ئەگەر بینە سەر واقع لە ساڵی 1992ەوە جۆرە سربەخۆییەکمان هەیە. ئێمە لە عێراقدا بڕابووین و خۆمان حکومڕانی خۆمان دەکرد. لە 2003ەوە کە پاش ئەوەی کە ڕژێمی دیکتاتۆریەت لە بەغدا نەما و عێراقی نوێ بە حیساب هاتە ئاکایەوە، ئێمە ئازادانە و بە شێوەیەکی ئیختیاری
شەراکەتمان لەگەڵ عێراقێکە هەڵبژات کە بەو مەبەستەی کە عێراقێکی نوێدا بمەزرێت بەڵام ئیتر ئەو شەراکەتە ئەو دەرەنجامانەی کە بینیتان نەیتوانی وەکو باسم کرد عێراقی ئیتحادی فیدرالی ئێمە بپارێزێ و لە هەمان کاتشە گرفتی ئابووری بۆ ئێمە دروست کرد بەوەی کە بودجەی هەرێمی کوردستان و بژێوی خەڵکی ئێرەی کورد کردەوە. ئەم دوو هۆکارانە پاڵنەر بوونە کە ئێمە دەبوایە لەو کاتەوە دەست بەوە بکەین کە ئەڵتەرناتیفێک بۆ خۆمان بدۆزینەوە ئەوەش ڕێگایەکی ترە کە ئێمە ئێستا بەنیازین زۆر باش. دکتۆر ساقی دێمە لای تۆ ینی پێت وایە هەرێمی کوردستان ئامادە سازە بۆ ئەوەی هەنگاوێکی وەها گەورە بەهاوێژێ پەیوەندی نێودەوڵەتیەکان گەیشتۆتە ئاستێک تا ڕادێک دژەبەرەکان کاریگەری دژەبەرەکان کەم بکاتەوە؟ بێگومان ئەوە لە من هەرچەند لەگەڵ کاکسەمان هاوڕام بەڵام وەکو بڕوای شخصی خۆم دەبووە زۆر لە مێشتریش ئێمە داوای دەوڵەتی کوردیمان کردووە لە ساڵەکانی 1920 بەدواوە بەڵام ئەو دەرفەتەنە نەرەخسا. دکتۆر ساقی بە ینی بینەران زیاتر لێمان تێبگەن لە بۆچوونەکانی ئێوە بەرچاوڕوونی زیاتریان هەبێ. ئێمە پێشتر داوای خودمختاریمان دەکرد داوای حکمی زاتیمان دەکرد بەڵام ئەوەشمان بۆ نەچووە سەر زۆر ئاساییە دەگۆڕێ دەوڵەتی کوردی بەڵێ بەپێی قوناغەکان و بەپێی زەمن و بەپێی ئەو کاتە ینی داخوازەکانی کوردیش دەگۆڕێ ئەو کاتە بەڵێ ئێمە لەوانەیە سەرجەم حیزبە کوردیەکانی کوردستان داوای خودمختاریان دەکرد ڕاستە یان خۆت داوای مافی چارێ خونووسینیان دەکرد بەڵام لە پاش ئەوەی کە ینی ئێمە بەرەو پێشکەوتنێکی زۆر هەنگاوماننا لە ساڵی 1992 بەرەو بەدووەوە ئێمە وەکو خۆمان ینی زۆر پتر لە خودمختاریمان هەبوو زۆر دەستکەوتەکانی ئێمە زۆرتر لە چوارچێوەی فیدرالیدا لەو کاتەوە ینی دیار کرابوون و ئێمە خۆمان حکوومەتی خاوەنی حکوومەتی خۆمان بووین و خاوەنی پارلەمانتار و پێتان ئێستا ینی ڕەوشەکە لە بارتر نییە بۆ مەسەلەی دەوڵەتی کوردی؟ ئێستا زۆر ئێستا بێگومان نەک لە بارترە درەنگیشە ینی ئێمە دەبێت هەرچی زۆرتر لەبەر ئەوەی کە ئێمە دەبێت سەیری نەک تەنیا گۆڕانکاریە ناوچەیەکانی ناو کوردستان و عێراق و عێراق بکەین دەبێت سەیری گۆڕانکاریە هەرێمەکان و سەیری گۆڕانکاریە نێونەتەوەیەکانیش بکەین کەواتە هەرێم ئامادەیە ئێستا کە بەپێی ئەو هەموو گۆڕانکاریانە بەپێی بیرۆبۆچوونی زۆربەی سیاسەتمەداران و فەیلسوفە سیاسیەکانی جیهان ئێستا کە زۆر ینی باس لە سەربەخۆی کوردستان دەکەن زۆر باش ئێمە دەتوانین ینی ئامادەسازی بۆ بکەین و داوای ڕێفراندوم بکەین و ڕابگەینین. باش دکتۆر حەمید دێمە لای تۆ دیارە بمانەوێ و نەمانەوێ وڵاتانی هەرێمی بە تایبەت کۆماری ئیسلامی ئێران و تاوکە ئێستا تورکیا بە فەرمی هەڵوێستی خۆی ڕانەگەیاندووە نەرینای خۆی ڕانەگەیاندووە بەڵام وەکو چاوەڕێ دەکرێت تورکیا دژی سەر بەخۆی باشووری کوردستان بێ. پرسیاری من لێرەدا ئەوەیە ئایا باشووری کوردستان هەرێمی کوردستان ئەوەندە بەهێزە یاخود بەرژەوەندیەکانی ئەوەندە فراوان بووە لەگەر وڵاتانی زلە هێز لە دنیا وەکو ئەمریکا وەکو فەڕەنسا وەکو ئەڵمانیا بەریتانیا کە بە شێوەیەک لە شێوەکان بەرژەوەندیەکان لەگەڵ ئەوە دابن دەوڵەتێکی کوردستانی لە تەنیشت ئێران تورکیا دروست ببێت دابمەزرێت. وڵا زەحمەتە مە ڕەفزانە بێ بوو 5-6 ساڵە نابێنە ئیرانە و تورکیدا شەڕێکی سار هەیە ئەو شەڕێکی سارێک و سەرحاکمیێتە ڕۆژەلاتە ناوینە شارێکی مەذهبیەزی شارێکی حیزبیەزی ئەفشار سەر کوردان نیە لێ عینی وەختەدا ئەفشار لە سەر کوردستانەیە کی کوردستانی دەخواتی قووەت بێ و دوێ شارێدا هەردووجی ئەس باوەرم پڕ دۆستی کوردان نەنان هەردووجی دۆستی کوردان نەن ji ber ku îran siyaseteke wî milîsî heye îran dixwaze Iraqê bişeklekî giştî bigire destê xwe îran dixwaze welatên Eraban da nüfuzekî xwe nüfuzekî wî hebe îran dixwaze nabêna îran û heta behra spî قوتێکی وی هەبێ کەواتە دەیەوێت هەرێمی کوردستانیش بخێتە ژێر هەژمونی خۆی بخاتە ژێر دەستی خۆ بڵێ بە هەندێکی نفوزایی لەسەر کوردستانی هەبێ ئالێدندا تورکیە ئەم دزانم و
ده سال نابینا ترکیه و ایران عراق کردستان جیرین ده مناسبت گلک باش بون لبل امزانی که ترکیه ده اردوغان حکومت اردوغان اقتدار اردوغان چقدر چنزیک عسکران دبه لشکران دبه چقدر چنزیک ولا نجات پرست ترکیه دبه و او نجات پرست به شکلی که گشتی گجه همی کردانن نه تنی دیگه کردن ترکیه yani Kurdistan Suriye libere Kurdistan jehrin zin لما مرض مزاني هر دو دولت دي تفري وان سياسة وان بنامبر كردستان تشبه دي تركيا قالوا دي تركيا قبول بكي كردستان بإيران مناسبة دوستاني داينه وإيران دي قبول بكي تركيا إيران كردستان بتركيا مناسبة كي دوستاني داينه از باورم که امریکا و اروپا آمادانه که پیشکرتی کردستان بکن ایرو به هند که آمادانه سبب افتش بردام به گلک زحمت مرزان به گلک زحمت کواتا باوریتی وسایه هرمی کردستان یعنی آمادانیه دۆخیوی ڕەوشاوی تێکەلێوی نێودەوڵەتی دگەل وڵاتان وەکی پێویست نین نه از باورم که هرم کردستان آمادەیە بۆ دوو تشتان ئامادەیە پێشین ئەوەیە و جیواتە کوردستان جیواتە عربان gelek گەوراندیە بۆ 25 ساڵە کوردستان ئازادێ یاجی بسەر بخۆیە کوردستانە دا عادەتێن دن هەنێ کوردستانە دا سیاسەتێکی دن هەیە زمانی سیاسی کوردستانی مەڕ نکارێ وەرگێڕینە زمانی سیاسی عربی و زمانی سیاسی عربی مەڕ نکارێ وەرگێڕینە زمانی سیاسی کوردی کورسەر لیبرالیزمی کارت مناقەشە دکەن کوالیسیۆوان هەنە دمەشن نامەشن و عێراقیدا باش وڵاتین لە هێزین دنیا یعنی بەرژەوەندی وان دگەل دروستبوونە دەوڵەتی کوردی هەنە لە باشووری کوردستان tiştekî ana 2017 de rast me dibe ku 2020 de rast nebe 1988 de yek nikarbon texmîn bike di heremekî Kurdistan hebe û herem sînoroxiya hondurê kontrol bike pasaportayê tinebe tenê sînorê balafirxane de ew kontrol bike evan tiştana marv nizane yani îro dibeke mesela Amerîka bêje ez qebûl nakim li ewnayê manê ku 2020 de Amerîka de tiştekî sanki qebûl neka yani dîrokê van 25 salên dawîn gelek zû gewriya û li Sûriyê zî sanki باشە باوریتە وسایە یعنی بەرژەوەندیە ئەمریکا دگەل بەغدا یان دگەل هەولێرە باورم Amerîka ji Bexdayê titirse Amerîka ji Bexdayê titirse û bawerim Bush ji Amerîka ji Bexdayê titirse watekê me re mêzêtka salên dawînê siyaseta Bush ji ber çi ji ber ku İran heye Obama xwest münasebetê nabêyna İran û Amerîkayê baş bike lê siyaseta Trumpî siyaseteke dine amadeyê ku ew hîzbên milîsiyekî hatine çêkirin ew emrê amadî dan hinin Serokvezîr amadî dan hinin quweta El Sistanî ser wan milîsan quwetên eskerî heye nüfusa İranê li vir gelek zêde ye Qasım Süleymanî nîvê wextê xwe yan li Musulê ye yan li Bexdayê ye yani duan aliyan da bawerim hem İsrail hem Amerîka aliyek ve ji İranê gelek titirtin ji Iraqê ji Bexdayê gelek titirtin ne ji amadî باورم دixwazin ki amadî biçe serî tenê zanin ki quvvet û otonomiya muxtariya amadî rastî gelek زۆر باشە دکتۆر سامان دەگەڕێمەوە لای تۆ خاڵی بەهێزی باشووری کوردستان چییە بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردستان خاڵی بەهێزی هەرێمی کوردستان بریتە لەوەی کە گەلی کوردستان ئیرادەی هەیە بریتە لەوەی کە ئەمڕۆ ئێمە لە ڕووی ئابوووریەوە چوینەتە سەر نەخشەی جیهان لە ڕووی دیبلۆماسیەوە توانیومانە سەرکەوتن بەدەست بهێنین ئەگەر ئێوە ئێستا لەگەڵ 20 ساڵی پێش ئێستا بەراورد بکەن دەبینن ئێمە چەندێ هەنگاوی مەزنمان ناوە بەرەو پێشەوە کە ئەمانە هەمووی خاڵی ئەرێنین کە بەهێزی هەرێمی کوردستان نمایشەکەن بێجگەلەوە ئەمڕۆ ئێمە لەگەڵ هاوپەیمانانی جیهانی لە شەڕێکداین دژ بە درندەترین ڕێکخراوی تێرۆریستی جیهان کە دەوڵەتی ئیسلامیە ئەمە کافیە بۆ ئەوەی ئەمە فاکتەرێکە لە فاکتەرەکانی کە پێویستن بۆ ئەوەی کە بەهێزی خۆمان نمایش بکەین ئەمڕۆ ئێمە توانیومانە بۆ جیهان بیسەڵمێنین کە ئێمە لە بەرەی ئاشتین دژ بە توندوتیژی ئەوە سەلمێنراوە پێشمەرگە لە بەرەی ئاشتیە شەڕی دژی داعشی کردووە و قوربانی زۆری داوە باشە بەڵام ئەمە کافیە بۆ ئەوەی وڵاتانی هاوپەیمانان پشگیری
باشووری کوردستان بکەن لە گۆڕینی نەخشەی ناوچەکە؟ ئەمەوێ بێمە سەر خاڵێکە لەوانە گرنگترە. ئێمە دائیمە نابین بە بکەر، ینی نابین بە ئاکتەرێکی کارە ئەگەر بێت و متمانەمان بە خۆمان نەبێت. ئیرادە گرنگترین شتە لە هەموو قۆناغەکاندا. مرۆڤی ئەمڕۆ ڕوبەڕووی سێ جیهان دەبێتەوە. جیهانێکیان ئەو جیهانەیە کە فۆندەمێنتالیستە، عەقیدەگەراییە، لەناو ئاین و پاشخاینی ئاینی خۆی دۆزیوەتەوە کە جیهانێکی کۆنە. جیهانێکی تر هەیە کە جیهانی ئەلمانیەتە یاخۆت جیهانی با بڵێن سێکولاریزمە، جیهانێکە کە با بڵێن مرۆڤەکانی تا ڕادەیەک لە ناو خەواڵ بوون وجودیان هەیە و جیهانێکی سێم هەیە کە جیهانی سپرانیە. ئێمە ئەمڕۆ لە سەردەمی تەکنۆلۆژیای زانیاری مرۆڤی گەردونیمان هەیە. کورد و کوردستانیان دەبێ لە زانیاریە معرفیەکانی کە ئەمڕۆ لە بەردەستە سوود وەربگرن بۆەوەی کە بتوانن زیاتر ڕۆڵی خۆیان بجێڕن کە ببن بە پشکدارێکی گەورە لە دروستکردنی شارستانیەتی جیهانی و خۆیان ئەو کاتە فۆرمولەی ئەو دەوڵەتانە بکەن کە ویستیانە. ئەمە ویستە. ویست دەبێت لێرە دروست بێت. شوناسی کوردی بتوانێت تاچی کوردی وا پێ بگەێنێت کە متمانی بەوەی هەبێت کە یەک نەفەری کورد ئەتوانێت دەوڵەت ئێستا ئەو تاکە پێنەگەیندرەوە. ئەو تاکە کاری لەسەر کراوە و ئێمە بۆیە بە دڵنیاییەوە داوای ڕێفەراندۆم دەکەین، چونکە باوەڕمان بەوە هەیە کە تاکەکان مەوجودن و ئێمە لە وەکو ئاکتەرێک لە ناوچەکەیە توانیمانە بۆ سەرجەم ناوچەکە و جیهانی دەرەوەش بیسەڵمێنین کە ئێمە ئەتوانین بەرگری لە بەها مرۆیە گەورەکان بکەین، بەرگری لە دیموکراسی بکەین، بەرگری لە پێکەوە ژیانی ئاشتیانەی نەتەوەکان و ئاینەکان بکەین و ئەوەمان بە پراکتیکی سەڵماندووە لێرە لە کوردستانە. بۆیە من لەو باوەڕەم کە ئێمە ئەو ئیرادەیەمان هەیە و ئەوەی کە لێرە لە دیبەیتی ڕۆژانە باس لەوە دەکرێت کە نایەک ڕێزی ناوماڵی کورد و ئەمانە کەمتر ئەوانە شتی لاوەکین ئەگەر بین دەسەر حقیقت بۆ دامەزراندنی دەوڵەت. دامەزراندنی دەوڵەت بە ئیرادەی یەک تاکە نەفەرش دەکرێت. ئەمڕۆ لە جیهاندا ئەگەر تۆ تەماشای بکەی کەسێک ئەتوانێت پێگەی دەوڵەتی هەبێت. بۆ نمونە بیل گەیتس کە خاوەندی کۆمپانیای مایکرۆسۆفتە، کاتێک کە ئەو سەردانی وڵاتێکی وەکو هیندستان دەکات، وەکو سەرۆک کۆماری وڵاتێکی زۆر گەورە پێشوازی لێ دەکرێت کە دەیان وەزیری ئەو وڵاتە لەگەڵ یادادەنشن گفتوگۆ دەکەن. جیهانی ئەمڕۆ گۆڕاوە. مرۆڤەکانی ئەمڕۆ مرۆڤی 20 ساڵی ڕابردوو نین. جەنابی بۆس ئارسەلان، پرۆفسۆر بۆس ئارسەلان ئاماژەی بەوە دەکرد کە جیاوازیەک هەیە لە نێوانی هزری ئەمڕۆ بووە دیدگای ئەمڕۆ بۆ شتەکان. ڕێزی ناوماڵی کورد گرنگ نییە؟ هەموو کاتێک یەکڕیزی گرنگە، تەبایی گرنگە و کارکردن بۆ ئەوە گرنگە، بەڵام بڕیاردان بۆ ئەوەی کە تۆ ریسک بکەیت بۆ ئەوەی بتوانیت شتێکی گەورە بەدەست بهێنیت، بە بێڕسک تۆ ناتوانیت لە ماڵی خۆتدا بنشی بڵێ هەموو شتێک دەبێت پرفێکت پێ ئەنج من لێرە حرەکەیەک دەکەم. مەسەلەی هەوڵدان بۆ ئەوەی کە تۆ سەروەری خۆت ڕابگەینی لە خۆتەوە دەست پێ دەکات. ئێمە پێویستە پێش ئەوەی کە بڵێن با بڵێن کۆمەلگای نێودەوڵەتی چیمان پێ دەڵێت. جیهانی ئەمڕۆ گەیشتۆتە ئەوەی ئێوە جەنابتان مۆبایل بەکاردێنن پڕی ئەپلیکیشنە، ئەو بە ئەپلیکیشنانە بڕیارەدەن ئێوە چۆن بیر بکەنەوە. بۆیە ئێمە دەبێت وەکو چۆنەڵێت بتوانین ببین بە بکەرێک، بتوانین شت بگۆڕین لە جیهاندا. بەڵێ باش. دکتۆر ساقی دێمەوە لای تۆ تاکو ئێستا بەرچاوڕوونی نییە، چ لە ئاستی سیاسی چ لەسەر ئاستی ملیش بەرچاوڕوونیەک نییە لەوەی کە کۆمەلگەی نێودەوڵەتی چەندە پشتیوانی لە هەرێمی کوردستان دەکا بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردستانی. نەبوونی ئەو بەرچاوڕوونیە بۆچی دەگەڕێتەوە؟ خۆی ئەو پرۆسەیە کە دەبێت زۆر ینی بەش و قوناغی هەیە و دەبێت هەندێکی بەنهێنی بێت و چکە لە بەرەوەی دوژمنمان زۆرە بەڕاست و هەندێکیش بە ئاشکرا بەپێی ئەوەی کە زیاتر لە 34 قونسومانەیە لە هەولێر، بەبێ ئەوەی کە نزیکەی من نانم لە ساڵی 1992ەوە، بەڵام لە دوای ساڵی 2030 بەرەو سەرەوە دیپلۆماسیەتێکی سەرکەوتومان پەیڕەو کردووە. کورد توانێتی لە بواری پەیوەندی نێودەوڵەتی
علاقاتی زۆر فراوانی دروست کرد لە هەموو وڵاتەکان نە بەڵام لە وڵاتە گرنگەکان نوێنەرایەتی هەبێ و لەو ئەو کاناڵە پەیوەندیانە گرنگانەی کە گرنگن بۆ دروستکردنی ڕای جەماوەر و بۆ دروستکردنی بەڵام دۆستەکانی کورد ئاڵلقەی پەیوەندی بەڵام دۆستەکانی کورد دەگەنە ئەو مەرحەلەیە کە هەر کاتێک هەڕەشە هەبێت لەسەر دەوڵەتی کوردستان ئامادە بن من وەکو کوردێک کاکسەمان ئیشارەی بە تاکی کورد کرد من وەکو کوردێک دەبێ ئەو بڕواە بەخۆم هەبێ کە من لە سەرەتاوە مافی دەوڵەتی سەر بەخۆم هەیە مافی ئەوەم هەبێ کە بڕوا بەخۆم بێنەوە بڕوا بە هەموو دەوروبەرەکانیشم بێنم کە ئەوە مافی ئێمەیە و کەس ناتوان لێ مەزەڵکە دوایش ئێمە نابێت پێش بە کەس بپەسین لە بواری بەرگریکردن لە خۆمان بۆ دەبێت خەڵکی بەرگری لە ئێمە بکەن ئێمە لە کوردستان ئێستا لە ناخۆشترین و دژوارترین شەڕ لەگەڵ تەرۆریستەکانی داعش داین شەڕ ینی سنوورێکی 1200 کیلومتری ئەوە ئێمە کۆنتترۆلمان کردەوە کە خۆتان ئەزانن داعش یعنی ڕێکخراوێکی تروسی زۆر گەورەیە کە هاوپەیمانی نێودەوڵەتی بە هەمویانەوە پێکەوە ساڵێک پترە خەریکە شەڕەکەن تاکو ئێستا ئەتوان نابودیانکەن وە کورد لە ڕێزی پێشەوەی ئەو شەڕەیە و نەک داکۆکی لە کورد دەکات لە خۆمان دەکەن داکۆکی لە سەرجەم مرۆڤەکان و وڵاتە ئەوروپیەکانیش دەکەین کەواتە ئێمە دەبێت فێری ئەوە بین کە تاکەی ینی پێش بە خەڵکی بیانی ببەسین ئەوە داکۆکی لە ئێمە ئەکات ئەوە چیان کاکەگەن تۆ دەبێت باوەڕ بە خۆت بکەیت کە ئەوە مافی تۆیە و خۆشت داکۆکی لە خۆت بکەیت هەموو تاکێکی کورد ئەرکی سەرشانی هەموو تاکێکی کورد کە کاتی دەوڵەتی سەر بەخۆراگەیان ئەگەر دژایەتیمان هەبێت زۆر ئێمە دەبێت لە سەرەتاوە زۆر محاولەی ئەوە بکەین کە بەڵام زۆر جار بۆ چوون هەیە دەڵێ ئەوەی هەیە ینی ئەم کارت بەکارهێنانە ئەگەر سەر نەگرێ بسووتێ ئەم کارتە ینی دۆزی کورد بەرەو دواوە دەگەڕێن ئێمە بۆیە جەنابی سەرۆکی هەرێم ئەوەی زۆر ئەم دۆزەی کردو خستە ناو قالبێکی فەرمی و یاساییەوە کە ئێمە دەڵێن ئەم ساڵ ئێمە پێویستە ڕفراندۆم بکەین ئەو لەو کاتە ئێمە چارچەوەیەکی یاسایی داتاشین بۆ پرسی سربەخۆیی کە کاتێک کە ڕفراندۆم کرا و ئەعلام دەکرێت و تەبەن لەو ڕفراندۆمە ئێمە نوێنەرایەتی نەتەوەی گرتووەکانمان دەبێت نوێنەرایەتی سەرجەم وڵاتە زلهێزەکانمان دەبێت لەوە لە ئەنجامەکانیشیان خۆیان ڕاستەوخۆ بەشدار دەبن و ئاگادار دەبن و دەڵێن کە ئەوە ینی بریاری گەلە تاکو ئێستا کەسێک ناتوانێت نەک زلهێزێک نەتەوەی گرتووە ناتوانێت یعنی بێت و بەرامبەر بە بریاری گەلک بۆستێ ئەو بریاری گەلی کە بریاریان داوە کە دەمانەوە سەر بەخۆ بین ئەوە تەنها کوردستان نمونە نییە ئەو لە بۆسوێنیا کراوە کە تاکو ئێستا 114 وڵات دانیان پێناوە ئەوە لە باشووری سوودان کراوە ئەوە لە تقریبا لەم چەند ساڵە نزگەی 12 وڵاتی تازە دروست کراوە بۆ ئەوانە ئەوە ڕاستە و دروستە بەس بۆ ئێمە بڤەیە بۆ ئێمە لە خۆمان دەترسین پرسیار بۆ خەڵکی کوردستان بەردەوام ئەو پرسیارەی کردووە ئێستاش دەیەوێت خەونە گەورەکەی خۆی بەدی بهێنێ دکتۆر حەمید دەگەڕێمەوە لای تۆ زۆر زار یعنی خەڵکی کوردستان باس لە سیاسەتی تورکیا دەکات بەرامبەر بە باشووری کوردستان هەڵوێستی چی دەبێت هەمومان دەزانین ئێران بە ئاشکرا دەڵێ من دژی دروستبوونی دامەزراندنی دەوڵەتی کوردیم لە باشووری کوردستان بەڵام تورکیا هەڵوێستەکەی نادیارە و ئیکۆنۆمیکی کوردستان گرێدراوە بە تورکیا پێ دوایە لە کاتی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردستانیدا تورکیا چه هەڵوێستێکی دەبێت باوەرم کوگەرەم زانبین کە تورکێدا جارە پێشینە راسیۆنالیتە دەولەت تێژۆرترات بێت چەکەم بەلانسس مەکانیزمە کۆنتترۆلێ نامینن و یەک نزانێ ناوە دەولەتەدا کی چی قەرار دەدە ئینستیتوسیۆن مؤسسە نامینن هەر تشتێکە دەستە ئەردۆغان لە عینی وەختەدا جێمەڕ دەبینێ کە مەسەلا قوتن خصوصی که تنشی کردن قوتن خصوصی پرانیوان صدینوتوان گلک دیجی کردانن او دولت دبه وقت پارامیلیتر وقت دولت بشار الاسد دبه دولتی که پارامیلیتر و دوی عالی دا مرد نزانه که 2020 دا وضعیت ترکی چوان به هندور دا چوان به بکردان چوان به نابین اردی دا لشکران دا چوان به مثلا سنی و علویان ترکیه هیه کەواتە دەرنەبڕینی هەڵوێستی تورکیا پەیوەندیدارە بە کێشەی ناوەخۆی تورکیاوە بله یعنی راسیۆنالیتێت نەبێ ناوە دەولەتێکتا وچ مرە بخوازێ نەخوازێ ئەو دەولەت تەنێ جواسی ژۆرترات بێ ئەو تێوە چمانێ ئەو تێوێ مانێ و گەرێک کورد بە ڕێفەراندۆمێرە یانزی بە دەولەتەرە تشتێکی دزی بفکرن ئەوزی
گالگاله که مرا به انگلیزی بیجه empowerment یعنی که مرا خوب بخو قوت بکن خوب قوت کردن تویمانی که جارا پیش هر چی دا کردستان پیوسته‌ای با آبوری که گره کردستان کار به خارنا خوب خوچه کن مرا نکاره بیجه که هیچ ایرانی به و دو و ماست جو ترکیه به یعنی eğer siyasete Türkiye perxirab bibe û Türkiye sînor bigire wê çaوتêmanê ki Kurdistan dibirçî bimîne. Dewleteke neft e, dinyayek parê heye, dewlemendiyê heye, axayê heye, tabiatekî wî pir baş heye, lêbelê aboriya wî niye tiştekî awakî nayê qebûl kirin. Loma ez bawerim ki yek tiştên girîntirîn gere civata Kurd, ne tenê siyasiyê Kurd, civata Kurd gere ser bifikre ew beke wateke meriv dewletek datîne, ew dewlet gere yani 2025 de dibijî, 2030 de bijî pêwîst neke meriv wek Dubai û Kuveyt me, pêwîstekê meriv wek Singapur pe, Singapur siber şarek derkeve birçî namîne. باشە پێ وایە تورکیا لە کاتێکدا کە هەرێمی کوردستان ڕێفراندۆمی ئەنجامدا و خەڵکی کوردستانیش دەنگی بۆ بەڵێ بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردستانیدا ئەو کات تورکیا دەتوانێت بۆڕی نەوتی کوردستان ڕابگرێ قوتی خەڵکی کوردستان بوەستێنێ ئابووری تورکیا لە بارە بله ew ihtimaleke ez nabêjim ke sadî sed wisa be lê belê dewletek gere hazir bejêra wateke dewleteke Kurdistanê hebe ew dewlet dibêje gere bêje sibê Tirkiye siyasetayê bigewre ez ê çi bikim sibê îronabêna Tirkiye û Îranê de şerekê sar heye gere dewlet bêje civasê sibê eğer îttifaqek nevan de hebe şertile be îttifaq hebe her du zî li dijî min bin ez ê çi bikim em zanîn gel karê serpêyan bimîne gel karê şer bike û ez bawer nakim ki Amerîka yan jî Avrupa icazet bidin ki Tirkiye bê yan jî Îran bê li virî îşgal bike lê gerê civata Kurd xwe qurt bike xwe qurt bike gelê qurt bike aliyê eskerî de qurt bike aliyê aborî de qurt bike aliyê civatî de qurt bike aliyê akademîk de qurt bike û mere firq dike ki elîtekê mezin heye li Kurdistanê elîtekê gelek bi xerîteyê ye lê belê ev elît perşe ye ev elît belkî dengî wî nikare dengê xwe bigişîne quvwetên siyasî ev elît dinyayek projeyê hene lê belê ev proje naçin serê کەواتە کۆمەڵێک هۆکار هەن کە لە داهاتوودا زیاتر بەرچاوڕوونی دەکەونە ڕوو بێگومان من پرسیار لەسەر پەیوەندیەکان نێوان بارزانی و ئەردوغان دەکەم بەڵام پێشەوەی بگەڕێمەوە لای ئێوە دەچینە ناوبڕێک بەڕێزانم ئێستا دەچینە پشوێک و دواترش درێژە بە گفتوگۆکانمان دەبێت. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و ویسەرانی کوردستان بیستار و باسی ڕۆژ تەوەری باسی ڕۆژمان تایبەتە بە پرسی ڕێفراندۆم و دامەزراندنی دەوڵەتی کوردستان. دکتۆر سامان دەگەڕێمەوە لای تۆ دیارە هەر تاکێکی کوردستان وەکو زۆر جار بەرپرسەکان باسی لێوە دەکەن بەگشتی لەگەڵ دەوڵەتی سەربەخۆن. معقول نییە عەرەب دەوڵەتی هەبی تورکێک دەوڵەتی هەبی فارسێک دەوڵەتی هەبی کوردێک دەوڵەتی نەبی. زۆر جار ئێوە دەڵێن ینی تازەش کە باستان کرد دەڵێن تاک ئامادەیە بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردستانی بەڵام با ئێمە زۆر شتەکان ینی گەورە نەکەین بڵین هەموو کەسێک ئامادەیە زۆر جار ئێمە لە خۆپێشاندانەکان لە ناڕەزاییەکان خەڵکێک باسی لەوە دەکرد کە ئەگەر گیرفانی بەتاڵ بێ دەوڵەتی ناوێ ینی پێ دوایە ئەمە کاریگەری نەبێ دکتۆر ساقی دەڵێ پێویست ناکە ئێمە ئەتیمات ینی لە پشت بە وڵاتانی هاوپەیمان ببوەستین و بە وڵاتانی دەرەکی بەست دەبێ ئەتیمات لەسەر خۆمان بکەین کەوایە پێ دوایە تاکی کۆمەڵگەی ئێمە ئامادەیە تاکی کۆمەڵگەی ئێمە من لەو بڕوایم کە ئامادە بێت بە بەڵێ دەنگ بۆ ئەو ڕێفەراندۆمە بدات ڕێفەراندۆم ئەلبەتە پرۆسەیەکە هێشتا سربەخۆیی نییە بەڵکو وەرگرتنی ڕاو بۆ چوونی کۆمەڵانی خەڵکی کوردستانە کە دەڵێم کوردستان من بەستم هەموو ئەو نەتەوە پێکهاتانەیە کە لە هەرێمی کوردستان هەن چکە ئێمە بەڵێو نەخێرەکە بۆ دەوڵەتی کوردستانە بۆ سربەخۆیی کوردستانە
کوردستانش مڵکی کورد و نەتەوەکانی ترەکە لە ئێمە لێرە بە پێکەوە ژیانی ئاشتیانە مامەڵەی لەگەڵ دەکەین. ئەو تاکە ئەمڕۆ لە بەر ئەوەی کە قەیرانی دارایی هەیە نەزەرێک ئەدات، ئەو نەزەرە لەگەڵ ئەوەی کە تۆ بۆ سربەخۆبوونت بۆ سەروەریبوونت شتێکی ترە. ئەوەی ڕاستی بێت ئەگەر بینە سەر واقع ئەگەر واقع ئەمڕۆ ئەنجام بدرێت، من لەو بڕوایم زۆرینەی خەڵکی کوردستان دەنگ بۆ سربەخۆیی دەنگ دەدەن. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە لە کاتێکدا ئەگەر هەرێمی کوردستان ڕوبەڕووی گرفت بوویەوە، نەبوونی موچە ئیکۆنۆمیکی تر بە شێوەیەک لە شێوەکان ئێمە قوتمان لە دەستی وڵاتانی هەرێمیە. خۆی شتێک هەیە کە زۆر جار ئێمە باسمان نەکردووە لە دیبەیتەکانە، ئەویش مەسەلەی دێفاکتۆیە. وڵاتانی هەرێمی و وڵاتانی جیهانیش لەگەڵ دێفاکتۆ مامەڵاکەن. هەرێمی کوردستان ئەگەر بیتە سەر حەقیقەت دەوڵەتێکە مەوجودە لەسەر نەخشەی ئەم جیهانە. ئێمە ئەمڕۆ سیاسەتی خۆمان هەیە، سیاسەتی ئابووری خۆمان هەیە لەگەڵ جیهانی دەرەوە و لەگەڵ جیهانی دەرەوە لە پەیوەندی دیبلۆماسین. ئەمە حەقیقەتێکی هاشا هەڵنەگرە. لە هەمان کاتە دەوڵەتان بەرژەوەندی خۆیان بۆیان گرنگە. بەرژەوەندیش کە باس دەکەم مەبەستم لە بەرژەوەندی ئابووریە. ئەمڕۆ هەردوو وڵاتی دراوسێ لە پەیوەندیەکی ئابووری باشن لەگەڵ هەرێمی کوردستانە. ئەگەر باسی ملیاردەها ئاڵوگۆڕی بازرگانی بکەین کە تورکیا و ئێران لەگەڵ هەرێمی کوردستان هەیەە. لە ئایندەیە ئەگەر بێت و لە عێراقیشە حکومڕانێکی ڕەشید بێتەکایەوە، مەبەستم لە بەغدا حکومڕانێکی ڕەشید هەبێت، ئەو پەیوەندیە ئابوورەی نێوان ئێمە و ئەو حکومڕانە ڕەشیدە ئەتوانێت لە بەرژەوەندی خەڵکی عەرەبی عێراقش بێت. و ئەمڕۆ ئێمە لە پەیوەندی دەتەوێت بڵێ دامەزراندنی دەوڵەتی کوردستان لە باشوور قازانج بە ئێران و تورکیا دەگەین؟ قازانج بە هەموو ناوچەکە دەگەینێ، لەبەر ئەوەی ئێمە بە شێوەیەک سیاست دەکەین، سیاسەتێکی کراوەمان هەیە بەرامبەر بە دراوسەکانمان. ئێمە لە ساڵی 1992 تا ئەمڕۆ سیاسەتێک پێڕەوەکەین کە هیچ مەترسیەک و هەڕەشەیەک نەبووینە بۆ هەردوو دەوڵەت تورکیا و ئێران بگرە. ئەوان سوودمەند بوونە لە بوونی ئێمە لە حزوری ئێمە لە ڕووی ئابووریەوە و هەروەها لە ڕووی ئاسایشیەوە. ئێمە هەوڵی ئەوەمان داوە کە هەمیشە دەستێوەردان نەکەین لە ناو کاروباری ئەوان و داوای ئەوەشمان کردووە کە هەردوو دەوڵەت دەستێوەردان نەکەن لە کاروباری ناوخۆی هەرێمی کوردستان، بەڵکو بە شێوەی ڕێزلێگرتنی دوولایەنە پەیوەندەکانمان بەردەوام بێ و ئەمەش لەگەڵ جیهانی دەرەوە بە هەمان شێوە. بەدەر لەوەش ئەو بەها مرۆیە ئەرێنیانەی کە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان پێڕەوی دەکات، ئەمانە پاڵنەرن بۆ ئەوەی کە جیهانی دەرەوە بە شێوەیەکی ئەرێنی پێمان بڵێ ئێمە دژ بەوە نین. ڕاستە هەندێک وڵات ئێستا مەسەلەن دەڵێت بۆ نمونە ناو ناهێنم، بەڵام دەڵێ من لەگەڵ دامەزراند لەگەڵی نیم، معنای ئەوە نییە بەیانی چەک هەڵبگرێت و بەرامبەرمان ڕاوەستێت، بەڵکو معنای ئەوەیە کە ئەو بۆچوونێکی جیاوازی هەیە لەوەی کە ئێمە هەمانە. بەڵام حەقیقەتەکەش ئەوەیە کە ئەوان ئەمڕۆ لەگەڵ ئێمەیە مامەڵاکەن، ئاڵوگۆڕی دیبلۆماسی و لە هەمان کاتە ئاڵوگۆڕی ئابووری دەکەن. هەردوو وڵاتی تورکیا و ئێران قونسولگەریان هەیە لێرە لەسەر ئاستی دیبلۆماسی و لە هەمان کاتشە پەیوەندی ئابووریان هەیە. ینی ئەمانە وەکو چۆن لێ فاکتن بۆ ئەوەی کە وەڵامێک بێ بۆ ئەوەی کە ئەوان مەترسی نین کە ئێمە بەیانی دەوڵەتمان ڕاگەیاند دوو بەیانی ئەوان بە چەکەوە بێنە سەرمان. شتی وا لە جیهانی ئەمڕۆیان بوونی نەماوە. باش ئێمە کە گفتوگۆ دەکەین لایەنە نیگەتیڤ و پۆزتیڤەکان دەخەینە ڕوو. هەرچەندە باز لە مەترسیەکانی کاردانەوەی ئێران و تورکیا دەکەین بۆ سەر دامەزراندنی دەوڵەتی کوردستان، بەڵام لە هەمان کاتیشدا دەگوترێت کە پەیوەندی تورکیا لەگەڵ ئەمریکا وەکو دیارە پەیوەندیەکی باش نییە. ئێستا باز لە گواستنەوەی بنکەی ئەرنجەرلیک دەکرێت. پەیوەندی تورکیا لەگەڵ وڵاتانی ئەوروپی خراپە. ئەمریکا بنکەی هەیە لە هەرێمی کوردستان. ئەمریکا چەک بە پەیەدە دەدات، چەکی قڕس و وەکو دەگوترێت هیچ شۆلەکەیەک لە ئاسمان وەکو هەولێری دەڵێ چێشکەیەکیش بە ئاسمان ناتوانێت بفڕێ ئەگەر ئەمریکا ڕەزامەندی لەسەر دەرنەبڕێ. کەوایە ئەوە وا دەکات ئەمریکا پارێزگاری لە سنووری هەرێمی کوردستان
بکە لە ئایندەدا؟ من لەو باوەڕەدەم کە ئێستا پەرژەوەندیەکی دوولایەنە لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا هەیە و لە پێش هەمووان کە ئەوەیە کە باسمان کرد شەری دژە تێرۆرە، دووەم پاوەندخوازی ئێرانە لە هەرێمەکە کە کوردستان دەبێتە بربەستێک بەرامبەر بەوە، سێهەمیش ئەو بەها ئینسانیانە و دیموکراسیانەیە کە هەرێمی کوردستان باوەڕی پێێتی وەکو سیستەمێکی سیکولاریزم، وەکو سیستەمێک کە هەموو ئاینە و نەتەوەیەک تێدا ژیاون بۆ ماوەی 22 ساڵ 25 ساڵە و کەسێک تا ئێستا لەسەر ئەو بیر و باوەڕانەی تووشی کێشە نەبووە و ئێمە زۆرتر لە هەموو وڵاتانی دراوسێمان هاوفکر و هاوبیرین لەگەڵ نەک تەنها ئەمریکا و ئەوروپا لەگەڵ زۆربەی وڵاتە پێشکەوتوەکانی جیهان. وەکو باسمان کرد پێشتر ڕفراندۆم ینی دەنگی گەڵ ڕای گەڵ کە کاتێک گەڵ بریارە سەربەخۆی بێ بڕوشێنم لە 75 ئەمریکا ڕۆلی هەبوو لە شکستپێهێنانی شۆڕشی ئەیلول کە مەلا مستەفای بارزانی سەرکردایەتی دەکرد، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا نەوەی مەلا مستەفا دەچێتە کۆشتی سپی و لەگەڵ سەرکردە وەکو ڕابەرێکی وڵاتێک لەگەڵ ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکا کۆ دەبێتەوە. بەو پێی کە بەڕێستان لە ئەمریکا بوونە پێتان وایە کە ئێستا معادلەکان گۆڕدراوە ئەمریکا لە نزیکەوە بێگومان وایە ئەگەر بیری خۆمان بینینەوە لە هەشتاکانە تەنانەت سەرکردەکانیشمان نیان دەتوانین لەگەڵ بەرپرسێکی وەزارەتی ناوخۆ ئەمریکا کۆ ببنەوە لەبەرەوەی بەرژەوەندەکانی ئەمریکا لەگەڵ ئێران ئەو کاتە لەگەڵ عێراق زۆر گەورەتر بوو لەوە کەمە نەتەوەیەکی وەکو کورد پێشا بگرن. بەڵام بە مروری زەمان ئێمە لەبەر ئەوەی کە وەکو وتم سەلماندمان کە دەتوانین مدلێکی حکوومەتێکی سەرکەوتوو لەگەڵ هەندێک هەموو کۆریەکانی ناوخۆ ئەوە ناتوانین بەڕاستی باس بکەین چونکە ئەو نەگرنگ نیە و گەورەش نین، بەڵام توانیمانە بە پێی منتەقەکە بە پێی هەرێمی ئەو هەرێمەکەتیای دەژین مدلێک ینی بەڕای من دیموکراسەتی مدلین لە هەموو ئەو ناوەندە بێژگە لە ئیسرائیل ینی پێشکەش بکەین و توانیمانەکانانی سەرکەوتوی پەیوەندی لەگەڵ ئەمریکا دروست بکەین لە ئاستێکە کە جەنابی سەرۆکە دەڕۆتە ئەمریکا وەکو سەرۆکی وڵاتێک پێشوازی لەرێک نەک لە ئەمریکا لە هەموو وڵاتەکان ئەوە جەنابی سەرۆک لە ئوردنە وەکو سەرۆکی وڵات پێشوازی لە دەکرد لە ئەوروپا بەو شێوەیە ینی ئێمە توانیمانە دیپلۆماسیەتێکی سەرکەوتوو پیادە بکەین جێبەجێ بکەین و خۆمان بگەینە ئەو ڕادەیە کە وڵاتانی تر ڕێز لە ڕای گەلی کورد بگرن و بەو شێوەیەش دەبێت. زۆر باشە دکتۆر حەمید لە بیرمانە ئەردوغان لە کاتی هەڵبژارنەکانی پێشوودا سوودی لە کەسایەتی مەسعود بارزانی وەرگرت بانگهێشتی کرد بۆ دیاربەکر و پرسی کورد دەستپێکردنی پرۆسەی چارەسەری لەوێ ڕاگەیان کەوایە ئەردوغان لە زۆر ڕۆ پێویستی بە سەرکردەیەکی سیاسی لە کوردە لە باشووری کوردستان هەم وەکو کەسایەتێکی سونە سەرکردەیەکی سونە لە عێراق کە بتوانێت بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران بوەستێ بەرامبەر بە هیلالی شیع بوەستێ و هەمیش لە ناوەخۆی تورکیادا ڕۆڵێک ببێنێ بۆ چارەسەرکردنی کێشەی کورد. پرسیاری من لێرەدا ئەوەیە پەیوەندی ئەردوغان و بارزانی وادەکات هەڵوێستی تورکیا بەرامبەر بەدامەزراندنی دەوڵەتی کوردستان لە ئێران نەرمتر بێ و بە قازانجی خۆی بزانێت لەوەی کە با دەوڵەتێکی سونە مەزهەب ئەگەر کوردیش بێ لەسەر دەستی سەرکردەیەکی سونەدا بمەسرێ باشترە لەوەی چۆن بەغداد تەسلیمی ئێران بووە هەولێر با تەسلیمی ئێران بۆ ئەردوان پرۆژێکی وی مەزن هەیە دەبێژێ ساڵە 2071دا گەرە ترک جارکردن ببن قووەتێکی هەزار ساڵی و بۆ ڤیا گەرە ترک دەستە خودە قووەت بگرن و ببن سەرۆکی عالەمە ئیسلامێ عالەمە سنی و دەبێت چاشەوێدا ملت و قووەتێن کە ئەوێ پرۆژە قبول بکەن بکەون ئەمرن ئەردوان تەسلیمی ئەردوان ببن وی شا پرۆبلەم نییە مەشغلە نییە ڕۆژاوادا مەسەلە پەیەدا ئەیار قبول بکرن ئەوێ پرۆژێ ji bo Erdoğan tu problemek nebûn. Lêbelê wextekê quwetێک yan jî milletێk dibêje na ez bi ser bixwe me. Ez dixwazim siyaseta xwe bi xwe çêkim. Ez ne girêdayê Tirkiye me ne girêdayê Îranê me. Min dîrokekê min heye
من پروژه که من هەیە خواندنا ئەس پێشەدەمێ خوا ئەس تەورێکردنتە فکرم ئەس چەشەوێکی مەسەبی داننم ئەس ناکەوم شەڕێ سنی و شیعی ئەف مەسەلە ئەف شەڕ کوردان نییە و گەرە شەڕی ئیسلامی زێنێ بنا yani 2014 da 15 da 16 da kemer ra beser Kamus ul Osman û Kerbela hevdû bukje ev ne yani şerî İslamî digerene bana. Bu wextê ez bawer nakim ki Erdoğan qebûl bike vêjî temam Kurdistana jêrîn ez bi Kurdistana başûr û çi bikin ez qebûl dikim û bi serê xwe bina. Lê ew nayê ku ji ber ku Erdoğan li dijî Kurdistanê de be gerek Kurdistan heqeke Kurdistan de heqî tune bekî azad be. Ez bawerim gere evan her du tiştan rastî maruf jevdû فرق بکه اجبر کو دبی کو سبت ترکیه دژی به اگر نایو معنی کو حق کردستان اتنه که کرد بیشن ام آزادی خدا ام قرار دادین آزادی خود استینین وجبه که وی آزادی ام کاربین بکن تشته که دینامیک به قوت ام عبوری قوت بکن ام دیپلماسی قوت بکن ام جان اخیا انتلکتوال قوت بکن ام انتگراسیون اخیا اروپای قوت بکن ترکیه نکاری انتگره ببه دبی کو کردستان ببه بدیت نتا یعنی نوکه باشوری کردستان آماده ساز نیه بو بان بریاره؟ هی آماده ساز نیه یعنی ساز دامازداندن دولت 10 سالک دیگه دولت یک 9 سالک تا چنابه یعنی eğer ما 12 در referandum هبه ev navi mane ku yeki maha 2008 vicdan di Kurdistan ve devlete ki ser bu. Ev ya prosesi ke ve digo şu prosesi ke ev proses bu ke 4 sal bigre ev proses bu ke 5 sal bigre ev proses te mane ku aynı vakte da kuvvetten derve Avrupa'yı Amerika'yı Asya'yı geremci Asya'yı bir venekin de bimin perçeki ve prosesi empowerment kuvvet buna kemer kuvvet bike ev proses ev zid prosesi ke nava 2 salanda nabe yani مقول مثلا کەواتە هەڵەیە ئەگەر لە دوای ڕیفراندۆم بڕیاری دامەزراندنی دەوڵەتی کوردستانی بدرێت بەڕێ بەدیتناتە ینی بڕیارێکی غەڵەتە ئەگەر نه ez nikarim yani eseriyet işte ez bu nikarim karar verdim gerek Kurdin yani beditnate de beşim Kurdin başur na yani ev mühime kumarızanı beke Kurd hakkı wan heye mafi wan heye bejin em azad yaxut xaz baş yani دیروک عراق دیروک برباد نبانازی عراقی که دموکراتیک تازی کرد حقیقانه بیش ام نخواستیم ام تخواستیم بسر خوبین اسکوچیا دویجه تمام اشخا رفراندوم چتکم انگلتره دموکراتیکه تنیز نخواستم انگلتره برام یازی تخواستم انگلتره باش بله دکتر ساما و دکتر حمید دله ئێوە دەڵێن دەبایە پێشتر کورد بڕیارێکی لەم شێوەی دابا بەڵام دکتۆر حەمید دەڵێ هێشتاش ئامادە نییە دەبێت لە دوای ڕفراندۆم چەند ساڵێک بوەستین تا زەمینە باشتر سازی بێت ئەوەی کە بە بڕوای من ئەوەی دکتۆر پرۆفسۆر حەمید باسی لێ دەکات ئەوەیە کە دەوڵەتێکی پڕ موئەسسەساتی پێویستی بکاتە ئەمە پرۆسەیەکە بۆ ئەوەی کە تۆ حکومڕانێکی باشبی گود گۆڤەرنانسبی پێویستت بە دامەزراوەی هەیە پێویستت بە ژێرخان هەیە من لەو باوەڕم کە ئەو مەبەستی ئەوەیە نەک ئەوەی کە ئێمە سبەینێ دەوڵەت ڕابگەێنین نەتوانین حکومڕانی بکەین ئەوە وانە چکۆ ئێمە ئێستا حکومڕانین ئێمە ئێستا دەوڵەتین ئەگەر بیتە سەر حەقیقەت تەنها ئەو شتەیە کە شەرعیەتێکی نێودەوڵەتیمان پێدەدرێت ئیتر ئەوانە ئەو دۆستانن کە پێمان دەڵێن بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەین ناوتان چۆتە ناو لیستی نەتەوەیە گرتوەکانەوە یەکێکن لەو ئەندامانە خۆ لەوە زیاتر پێت باشە دوای ڕفراندۆم ڕاگەاندنی دەوڵەت لە سەرەتای قسەکانم باسم لەوە کرد کە ئێمە دەبوو پێشووتر بیکەین چکە ئەمە وەکو چۆنڵێت ئەبێ بڕیار بدرێت بۆ ئەوە و ئەبێ وەکو دۆستانمان و ئەو کەسانەی کە نەیارشمانن بزانن کە ویستی ئێمە چییە خواستی ئێمە دەوڵەتی سربەخۆیە و ئەمە لە کەسش ناشارینەوە حقیقەتێکش ئەوە هەیە کە ئێمە بە ئاشتیانە و بە ئازادی خۆمان و بە شێوەیەکی ئیختیاری تەوعی وتومانە لەگەڵ بەغدایە کە پاش ئەوەی کە ڕژێمێکی تۆتالیتەر نەما ئەچین شەراکەتێک دروست دەکەین خۆمان ئەوەمان هەڵبژارد بوو خۆ پێشووتر ئێمە بەدەر لە بەغدا لێرە حکومڕانیمان دەکرد بۆ ئەوەمان کردبوو لەبەر ئەوەی کە ئێمە لەو باوەڕەیە بووین کە مێژوویەکی وەکو چۆنەڵێت حکومڕانی کە بەسەرمان ئەسە پێنرا بوو پێکەوە ئێمەی گرێدا بوو ژێرخانی ئابووریمان بەو شێوەیە نەبوو کە ئێستا هەیە ئەتوانین پێکەوە وەکو چۆنڵێ سوود لە یەکتری وەربگرین ینی دوولایەنە بتوانین بۆ بەرژەوەندی عێراقێکی ئایندە کە بەداخەوە تەبعاً لە
عێراقا ئێوە خۆتان دەزانن کە ئاراستەکان بە شێوەیەکی نەرێنی زۆر باشە. تەشەنەی کاتم زۆر کەم ماوە دوو خولەکەم ماوە من دەمەوێت من دوو تێبینیم لەسەر ئەو بابەتە هەیە ئەوەی کە ئایا ئێمە ئامادەن یانە بێگومان ئێمە ژێرخانێکی سیاسی و با بڵین دیپلۆماسی و ئابووری پتەومان هەیە کە ماوەی 22 ساڵە ئەو نییە کە ئێمە لە سەرەتاوە دەست پێکەین بۆ دروستکردن و دەوڵەت و باشە دکتۆر حەمید دەبێژیمە ئامادەین دکتۆر ساقی و سادە سەرجەم ئامرازەکان و ئەو پێداویستیانەی دروستبوونی دەوڵەت دەبێت جێبەجێکەین ئەوە زۆر گرنگە کە خاڵێکی تریشم هەیە لە بینەکەین و ئەگەر ئێمە چاوەڕێ بکەین یعنی دوای ئەوەی کە ڕفراندۆم بکەین بڵین بەمەسەن لە پرۆسەیەکی 10 ساڵی لە 5 ساڵی ئێمە دەوڵەت دروستکەین ئەوە خەوە لەبەر ئەوەی کە هیچ کات لە داهاتوودا ئەوەندە کاتە بدەین بە دکتۆر ئەو دەرفەتەر ناڕخستەوە میسالە چێکۆسلۆڤاکیا مەسەلا بوو دوو پەرچێ و دامازاندنا سلۆڤاکیای وەک دەولەتێک ئەوژی فەدەراسیۆن بوون ئازادیە خیلان کرد تەنێ بەێ پاشێ محکمە لازمە پاشێ ڕێ لازمە پاشێ مەسەسێندن لازمن پاشێ پەرە لازمە پاشێ بانقا لازمە بۆ من شتێن گرنگترین ئەو نییە شتێن گرنگترین ئەوەیە و هەر دەولەت دە ساڵ خوازێت واتەکە مەرە دەولەتێک ڕێفۆرم تکە مەسەلا فرانسایدا دەولەتێدا ڕێفۆرم چێت بن ئەو ڕێفۆرم 5 ساڵ دەگرن ڕێفۆرمکردنا دەولەتێ 5 ساڵە بەڵام گرنگ ئەوەیە کورد بەرەو پاشەوە نەگەڕێتەوە گرنگ ئەوە کێ کورد بێژە ئەس خوازم کە دەولەتە خۆ ئامادە بکەم بۆ من گرنگترین تشت ئەوە مافن مهم ئەگەر زۆر بە کوردی برادران دەڵێ کات نەماوە من ئەمەویست تەنها ئاماژە بە شتێک بکەم ئێوە دەزانن کە ئەو کۆنفرانسە گەورەی کە لە سعودیە بەڕێوە چوو لەگەڵ دۆناڵد ترامپ وڵاتانی ئیسلامی ئاماژەیەکیان بەوەدا کە لە 2010 بۆ ئەوە کار دەکەن کە سنترالیزمی ئەو وڵاتانەی کە هەیە هی وڵاتانی ئیسلامی و عەرەبی بپارێزرێت ئەوە طبعاً لە بەرژەوەندی ئێمە نییە بۆیە من دەڵێم چەندێک زوو ئێمە کار بکەین بۆ سربەخۆیی و ڕاگەیاندنی دەوڵەت ئەوەندە بە بەرژەوەندی گەلی کوردستانە بە هەموو پێکهاتەکانەوە زۆر سپاس. دکتۆر سامان سۆرانی دکتۆرە لە فەلسەفە زۆر سوپاست دەکەین دکتۆر ساقی بارزانی مامۆستای زانکۆ لە ئەمریکا زۆر سوپاست دەکەین دکتۆر حەمید بوزەرسلان مامۆستای زانکۆ لە فەڕەنسا و لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین کە لە ستۆدیۆ لەگەڵمان بووی بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا کامەران بن.